دیارە تا ئێستا چارەنووسی گروپی ڤاگنەر دیار نییە لە رووسیا و دیار نییە چی لە دۆخی وڵاتە دەگۆڕێت، بەڵام هەرزوو رووسیا و وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە ئەمریکا و ڕۆژاوا تۆمەسبار دەکەن بە ئەو هەڵگەڕانەوەی کە گروپی ڤاگنەر لە رووسیا ئەنجامیدا و هەروەها هاوکاریەکانی ئەمریکا و ڕۆژاواش بۆ ئۆکرانیا بەردەوامەکە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بەردەوامە. دەمێت لەم بارەیەوە گفتوگۆیەک بکەم لەگەڵ بەڕێز بەختیار محەممەد لێکۆڵەری استراتیژی و ئاسایشی نەتەوەی کە لە دانیمارکەوە لەگەڵ ما. بەڕێز بەختیارم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 با لە لێدوانی کۆتاییەوە دەست پێ بکەم لە هەواڵەکە بینیت کە ینی رووسیا ئەمریکا و ڕۆژاوا تۆمەتبار دەکات. بۆچی کە لە کاتێکدا جۆ بایدن دەڵێ ئێمە هیچ پەیوەندیەکمان بەو دۆخە نێوخۆیەی رووسیاوە نییە، بۆچی رووسیا دەیەوێت ئەمریکا بەتایبەت تۆمەتبار بکات؟ ئێوارەت باش و زێشتان پیرۆز بێت لە هەموو لایەک. لێوەش پیرۆز. ڕاستیەکەی ئەم مەسەلەیە مەسەلەیەکی جیۆلۆ سیاسیە، مەسەلەیەکی زۆر گەورەترە وەک لەوەی کە وڵاتانی بەشداری تێدا کردبێ. لە هەموو کاتێکا کێشەوەیکی ناوخۆ ڕوو بدا وەک ئەو کێشەی کە ڕوویدا لە رووسیا لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە کاتی جەنگابی لە سیاستتا دەبێت تۆ دایمە دەست درێژکەی بۆ دوژمنەکانت کە لە دەرەوەی وڵاتن و ئەیانەوێت کەوا سەقامگیری لێ تێکدەن، ئەیانەوێت کەوا باری سیاسی لێ تێکدەن، ئەیانەوێتکەوە وڵاتانی تر بکەنە دوژمنی خۆت و بۆ ئەوی پیشانیشی دەنکەوە تۆ لایەنێکی لاوازی، کەواتە ئەمە پروپاگەندەیەکی میدیاییە هەموو وڵاتێک و هەموو لایەنێک بەکاری دێنێ بۆ ئەوی دایمە کێشەکانی ناوخۆی هەڵواسێ بە لایەنی دەرەکیەوە. بەڵام ئەگەر بینە سەر ڕاستیش تەماشای کەین. بەڵێ بەردەوام بە. ئەگەر بینە سەر لایەنێکی تریشە و تەماشایکەین طبعاً لە بەرژەوەندی وڵاتانی ناتۆیە کەوا ناسەقامگیری دروست بێ لە ناو رووسیا، کەوا دوو لایەنی چەکداری بەهێز پێکدا بدەن و ئەمەش ئەمێنێتەوە بۆ بەرژەوەندی ناتۆ، چونکە ئەگەر بێت و ئێمە تەماشای سیاسەتی ناتۆ بکەین لەم جەنگەدا بە سەرکردایەتی ئەمریکا، مەبەستیانەوە نییە کە وڵاتی رووسیا بڕوخێنن، چونکە وڵاتی رووسیا ئەوەندە بە ئاسانی ناڕوخێت. وڵاتێک ئەگەر هات و چەکی ئەتۆمی هەبوو تۆ ناتوانی بیرروخێنیت و بتوانی کە ڕژێمەکەی بە ئاسانی بگۆڕی. ئەم شتە بیری لێ نەکراوەتەوە، بەڵام سیاسەتی ناتۆ ئەوەیە کە هەتا بتوانن هێزی سەربازی رووسی لاواز بکەن لە ڕێگەی ئەم شەڕەی ئۆکرانیاوە. ئەمە ئامانجی استراتیجیەکەی ئەمریکایە و ناتۆش مەجبورە کە لە دوای ئەمریکا بڕوە لەم جەنگەدا، کەواتە ئۆکرانیا بەکار هاتووە وەکو زەویەک بۆ لاوازکردنی هێزی سەربازی رووسیا بە هەر شێوەیەک بێت. مادام هەر باسی جەنگی ئۆکرانیات کرد با پرسیارێک بکەم، ینی پەیوەندیدار بە ئۆکرانیاوە، ئەوەی کە دەیبینین بەردەوام پاکێجی هاوکاریەکانی ڕۆژاوا، پاکێجی هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا دەڕوات، ینی دەمەوێت بڵێم ئەمە خۆشکردنی ئاگری جەنگەکەیە یان هێشتنەوەی ئۆکرانیایە لەسەر پێی خۆی لەم جەنگەدا کە بەردەوام بێنی هیچ ڕێگایەکی دیکە نییە بۆ کۆتایی هێنان بەم جەنگە جگەلەوەی کە پاکێجی هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا و ڕۆژاوا بۆ ئەو وڵاتە بڕوات؟ بەداخەوە ئەمە جەنگێکە کە لە مێژوودا ئەگەر بێت و بگەڕینەوە بۆی هیچ ناوبژیوانێک نییە لە بینی ئەم دوو لایەنە هەتا ئێستا، وەکو ئەو وڵاتانی کە هەوڵیاندا ناوژوانی بکەن نەیانتوانی، چونکە ئەو هێزەیان نەبوو. چین هەبوو، بەڵام ئەوانیش وڵاتێکە بەرژەوەندی خۆیان زیاترە بین لەگەڵ رووسایە و حەزی شەکەن وڵاتانی ناتۆ و ئەمریکاش لاواز بن لەم شەڕەدا. لەبەرەوەی ئێستا ڕاستیەکەت پێ بڵام لە وڵاتانی ڕۆژئاوا ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا کامانە هەوپەیمانێکن، لە ناو خۆ دەنگێکی گەورە دروست بووە کە خەڵک دەپرسێت ڕێی عام تاوەکو کەی ئێمە ئەتوانین هاوکاری ئۆکرانیا بکەین، تاوەکو کەی ئێمە ئەتوانین بەردەوام بین لەم هاوکاریانە. زۆر وڵاتی ئەوروپی هەیە بەڕاستی وتویانە ئێمە ناتوانین ئیتر یارمەتی بدەین لەبەرەوەی پێمان نەمانتوانی و باری ئابووریشمان خراپە، کەواتە فشارێکی گەورە هەیە لەسەر هەموو سەرکردەکانی ئەوروپا و ناتۆ، بۆیە زوو زووش کۆبوونەوە و کۆبوونەوەکە. ئەمان هەموو هیوایەکیان
بەم هێرشەیە کە ئۆکرانیا بەتەما بوو 6 مانگە ساڵێکە زیاترە خۆی بۆ ئامادە کردووە بۆی بتوانێت هەندێک لە ناوچەکان لە ئۆکرانیا بگەڕێنێتەوە، چونکە مەبەستەوەیە ئەوان نەزانن ناتوانن ئەو هەموو ناوچوانەی رووسیا گرتوێتی جارێکی کە بیجێرنەوە، بەڵام ئەیانەوێ هەوڵ بدەن بەڵکو هەندێک لە ناوچەکان بێننەوە بەر ژێردەستی خۆیان وەکو کاتێکە دانیشتن لەسەر مێزی دانوستانکردن بەکاری بێنن، چونکە لە هەموو دانوستانکردنیەکە لە جەنگە چەند زەویت بەدەستەوە بێ ئەوەندە تۆ مووقیفەکەت بەهێزترە و ئەتوانی زیاتر وەکو ئەجێندەی خۆت فەرزکەی لەسەر لایەنەکانی زۆر باشە. بەڵام بەڕاستی وەکو دەرکەوت لەم سێ هەفتەیە کە ڕووی داوە، بەڵام ئۆکرانیا تا ئێستا نەیتوانێت زۆر پێشکەوێتەوەی کە ینی خۆتان دەزانن هیچ گروپی ڤاگنەر لەگەڵ رووسیا دیار نییە، ینی جەنگ ناکات لە جەنگی ئۆکرانیا بەشداری ناکات و لۆکاشینکۆ لە دوایین گوتاری داگوتی کە ئێمە 30 ساڵە خۆمان ئامادە دەکەین و سوپاکەمان ئامادەیە بۆ جەنگ. پێتان وایە بیلاڕووسیا لەگەڵ رووسیا دەچێتە جەنگی ئۆکرانیاوە؟ بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم. ئەمە ئەمێنێتەوە سەرچی ڕوئادا لە پێشکەوتنی جەنگەکە ئەگەر بێت و زۆر چەکی بەهێزتر بدەنە ئۆکرانیا لەو کاتەیە بێلەڕووسیا، چونکە مەسیری لۆکاشینکۆ و پوتین پێکەوەیە. بەڵام من گومانم هەیە ڤاگنەر دوور کرابێتەوە لە گۆڕەپانی شەڕکردن. ڤاگنەر بۆی هەیە سەرکردەکەی بگۆڕدرێت، بۆی هەیە یەکێکی کە لە جیاتی دانێن، بۆی هەیە ناوێکی تر وەرگێت، چونکە رووسیا ڤاگنەر تەنها لە شەڕی ئۆکرانیا بەکاری نایێنێت لە زۆر وڵاتێکە لە جیهان وەکو ئامرازێکە بەکاری دێنە لە سیاسەتی دەرەوەی. بۆیە من گومانم هەیە ڤاگنەر بەتەواوی تەواو بوو بێ. ئێشتا ئەبێت چاوەڕوانکەین کەوا هەندێک گۆڕانکاری هەیە و بۆی هەیە پوتین گۆڕانکاریەکی گەورە بکە لە وەزیری بەرگری لە سوپەسالاری رووسیا، چونکە ئەوانش دەرکەوتووە کەوا بەو شێوەیە نین وەکو سەرۆکی ڤاگنەر کە باسی. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز بەختیار محەممەد لە کۆڵەری ئیستراتیژی واسایی شینەتەوەی ڕاستەوخۆ لە دانیمارک لەگەڵم بووی. سپاس.